دەستپێکردنی کۆبوونەوەکانی وەفدی دانوستانکاری کورد لەگەڵ لێپرساوانی باڵای بەغدا وڵاتیان و ڕۆشنبیران و واگەیانی سیاسی هەرێمی کوردستانی لە چاوەڕوانی ئەنجامەکانی ئەو کۆبوونەوە چارەنووس سازانەدا هێشتۆتەوە کە پەیوەندیان بە مافە دەستووریەکانی کوردەوە هەیە. تێڕوانینی ڕۆشنبیران و چالاکوانانی کۆمەڵی مەدەنیش لەم پرسەداوەیە کە دەبێت نوێنەرانی کورد پێداگیری تەواو لەسەر فراهەمکردنی مافەکانی گەلی کورد بکەن و هیچ بیانویەک لە بەرامبەر بەغدا سازیشیان پێ نەکات. دانوستانی کورد دەبێت جەخت لەسەر ئەوە بکاتەوە بۆچی کاتێک کە بەغدا دێتە سەر ئەرکەکانی کورد پشت بە دەستور دەبەستێ، بەڵام کاتێک دێتە سەر ئەو مافە دەستوریانەی کە لە دەستوری نوێی عێراقدا چەسپێنراون وەلانراون. بۆ نمونە کە گرنگترینیان مادەی 140 دەستوریە، کێشەی بودجێ، کێشەی پێکەوە ژیانە. ئەبێت دانوستانی کورد هەموو ئەم مەسەلە گرنگانە بە یەکجارێکی یەکلا بکەنەوە، لە هەمووشی گرنگتر بوونی گرنتێکی نێودەوڵەتی بۆ جێبەجێکردنی، چونکە لە ماوەی زیاد لە 90 ساڵە حکومەتی بەغدا دەیان جار لە گفتوگۆکاندا بەڵێنی بەسەرکردایەتی کورد و بە میلەتی کووردا و دواتر هەر کاتێک دەسەڵاتی بووە لە بەڵێنەکانی پەشیمان بۆتەوە لە دەستور پەشیمان بۆتەوە پەنای برێتەوە بەر زەبر و زەنگ. سێ بابەتی سەرەکی هەیە پێویست بە مفاوەزات ناکە، پێویستەکە پێش مفاوەزاتەم سێ بابەتە سەرەکی ببڕێنرێتەوە. یەکیان مەسەلەی بودجێ هەرێمی کوردستانە، یەکیان مەسەلەی پێشمەرگە و پێداویستەکانی پێشمەرگە و بودجێی پێشمەرگەی وێ، ئەوی کەشیان مەسەلەی نەوت و غاز و حەقی هەرێمی کوردستان نەوت و غاز. مەسەلەی کەرکووک مەسەلەیەکە نە لەگەڵ ئەم مەرجانەیە و نەگەڵ نە حەقی وەشی بخرێت ناو مفاوەزات، چونکە مەسەلەیەکی دەستوریە، مادەی 140 بابەتێکی دەستوریە، بڕگەیەکی دەستوریە، مادەیەکی دەستوریە کە نەئەکرێ مفاوەزاتی لەسەر بکرێت، نەئەکرێت تەنازولی لەسەر بکرێت. یێتە سەر ئەوەی چی مفاوەزاتی لەسەر بکرێت. پێم وایە ئەوەی مفاوەزاتی لەسەر بکرێت و قسەی لەسەر بکرێت پێویستە شەنوکەوی ئەو کێشانە بکرێت کە لەگەڵ هەرێمی کوردستان مەرکەز دروستی کردووە بەهۆی بەکارهێنانی خراپی دەسەڵاتەوە. ئێمە کێشەمان لەگەڵ مەرکەز لە هیچ شتێکی ترا نییە. بە قانون مامەڵیان لەگەڵ نەکردوین تاوەکو ئیشکالی قانونیمان هەبێ، بە دەستور مامەڵیان لەگەڵ نەکردوین تا ئیشکالی دەستوریمان هەبێ. نادەستوری و ناقانونی مامەڵەکانی مەرکەز لەگەڵ ئێمە کێشە بووە. ئەوەی داوای ھاووڵاتیانی شەهەمان ئەو بۆچوونەیە کە دەوترێت نابێت جارێکی تر کورد کە پێگاتەی سەرەکی عێراق پەراوێز بخرێت. ئەبێت لە بەغا دانیشن هەموو ئیجتیماعی هەموو شتێ جێبەجێکن بە سەرکردەکانمان بە قاعیدەکانمان بۆەوەی کورد مافی نەپەوتی تێگەشی لە کۆنگرەکانە لە ئیجتیماعەکانیانە حتا لە غەربیش ئەبێ ئێمە دەنگمان پێدراوە کە کورد حەقی خۆی وەرگرێ. کورد پێویستە پێش دانیشتن و دانوستانەکان مەرجی هەبێ، ئەو مەرجانەش حکوومەتی عێراق بچێتە ژێرە و دۆکۆمنت بکرێت، نەک بە شێوەیەکی سادە و شەفەیانە وەکو ساڵانی پێشوو بەسەرمانە ڕابچێت. پێویستە کورد پێداگیری بکات لەسەر مافە نەتەوایەتەکانی خۆی، لەسەر بودجە بچەسپێ، بە دۆکۆمنت بچەسپێ و حکوومەتی عێراق ئیلزامی پێوەی هەبێ. لە دانوستانەکانی ڕابردوودا پێش پێگەێنانی کابینەکانی تری حکومەت لێپرساوانی باڵای بەغداد کە ڕۆڵی سەرەکییان هەبوو لە بەڕێوەبردنی پرۆسەی سیاسیدا لە عێراق بەڵێنی زۆریان بە کورد داوە، بەڵام سەرنجام بەشێکی کەم لەو بەڵێنانە جێبەجێ کراون. بەڕای چاودێران ئەم بەرچاوڕوونیانەش بۆ نوێنەرانی کورد یەکێکە لە وەکارانی کە وەفدی کوردی بە مەرجی پێشوەختە وەک ناردنی بودجە و جێبەجێکردنی مادەی 140 و یاسای نەوت و گاز و پێشمەرگە بەشداری لە کابینەی نوێی حکومەتی بەغداددا بکەن. نەناردنی بودجە و کێشەی نەوت و غاز و جێبەجێنەکردنی مادەی 140 لە ئێستادا دیارترین کێشەکانی نێوان هەرێم و بەغدایە. بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و بەدەستهێنانی مافە دەستوری و بنەڕەتیەکانی گەلی کورد ڕۆشنبیران و ھاووڵاتیان ڕایدەگەێنن نابێت ئەم جارە نوێنەرانی کورد لە بەغدا لە بەرامبەر هیچ شتێکدا سازش بکەن جگە لە چارەسەرکردنی ئەو کێشانە و بەدەستهێنانی مافە دەستوریەکانی کورد. دلێر کەمال، کوردسات نیوز، سلێمانی.